ئەو سکاڵایە وەکو مافێکی ینی یاسایی خۆم بەرامبەر ئەو پێشلکارێکە بەرامبەر من کرایە تاوەکو ینی لێ ئیزراعاتی یاسایی بکرێتە لە محکمە ئیمڕۆکە دەستمان بە شایەتەکرد. ئامانجی سەرەکی من گچکەترە لەوەی کە تەنها لەسەر محەممەد ئەمین بێتن. ئامانجی سەرەکی من ڕێگریکردنە لەو عقلەتەی کە لە نێو دەستگا و هێزە سەربازیەکان هەیە بەوەی کە مافی مرۆڤ پێشێل دەکەن، بەوەی کە مافی هاوڵاتیان پێشێل دەکەن، ڕێز بۆ کەرامەت و عیزەتی ئینسان دانانێن. بۆیە بۆ ئەوەی کە ببێتە دەرسێک و ببێتە جورئەتێک کە هاوڵاتیانی ئێمە بچن سکاڵا لە هەر پێشێلکارێک بکەن جا هەر کەسێ و دەستگایەک بیکاتن لەناو حکوومەتی عێراقە بەرامبەریاندا. ئەو ڕووداوە یەکە لەو ملیۆنان ڕووداوەی کە بەرامبەر وەکو پێشێلکاری بەرامبەر هاوڵاتیانی کورد دەکرێت، بەڵام دەستخۆش میدیا، دەستخۆش مایک، دەستخۆش ڕاگەیان کار کە توانیت ئەو لەحزە مێژویە تۆمار بکەیت و بە هەموو دنیای بناسێنی کە زۆر عقلیەتێک لە ناو سەدابڕاوەکان بەرامبەر هاوڵاتیانی کورد دەکرێت. ئەوە زۆر گرنگە، بۆیە ئێمە سوپاسی دەکەین و هەڵوێستەکە ئەوە بوو کە من دەمیست ئەو تراکتۆرە بهینمە لایەکیت کە تاوەکو بەڕاستی هێز سەربازەکان نەیبن، بەڵام ئەو کەسا بەو جۆرەی وەکوتم ملپێچەکەی لە ملی من ڕاشە کە بەڕاستی ئازاری. پەیامی من بۆ تەواوی خەڵکی کەرکووک ئەوەیە یەکخستنە و یەکڕیزیە و هاودەنجیە لەگەڵ یەکتری لە ناو سەدابڕاوەکان بە تایبەتی لە کەرکووک ناتوانین و ناکرێ ململانەی حیزبی تەسک ڕێگری بکرێت لە کارە نیشتیمانیەکان.